یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئیشی بۆکەین پەرەپێدانی توانەکانە. هەوڵماندا و لە هەموو سەکتەرێکە پرۆژەمان هەبێ. یەکێک لەو سەکتەرانە هونەرە. لەوەیشا هونەری سینەما. ئامانجی ئێمە سەکۆیەکی هەمیشەییە بۆ گەنجان، بۆی کولتوری فیلمسازی بە مۆبایل پەرەپێ بدەین. بۆ ئەوەی ببیتە فیلمساز پێویستە تەنها بە بیرۆکەیەکی بەهێزە، نەک ئامێرێکی گرانبەها و بودجەیەکی گەورە. تەنها بیرۆکەیەکی بەهێز هەبێ ئەتوانی ببیتە فیلمساز. کاتێ بیرمان لە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کردەوە، ئامانجمان تەنیا ڕێخستنی پێشبڕکێیەک نەبوو بۆ فیلمە بەشداربووەکان، بەڵکو ویستمان پلاتفۆرمێک دروست بکەین بۆ نەوەیەک لە ئاواتخوازان و فیلمسازان تا بتوانن بە مۆبایلەکانی دەستیان بتوانن چیرۆک لەگەڵ وێنەی جوان پێشکەشی سینەمای کوردی بکەن. ئەم فیستیڤاڵە بۆ ئێمە باوەڕهێنانە بە بەهرەکان. پێش هەر شتێک هەر فیلمێک کە لێرە پیشان دەدرێت بەڵگەیە لەسەر ئەوەی کە داهێنان سنووری نییە. کاتێک دەستمان کرد بە ئامادەکاری بۆ کۆنسێرت و لایەنی بیررا و دیزایانی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل، هەم لە قۆناغی یەکەم و هەم لە قۆناغی دووەمیشدا هەوڵمان داوە کە تەنها براندینێکی سادە و ئاسایی نەکەین، تەنها براندینێک دەبێت کە ببیرێت و بەسەر بچێت و بیر بچێتەوە، بەڵکو براندینێک بێت کە ڕنگدانەوەی ناسنامە و ڕنگدانەوەی ئەو کۆنسێپت و ئامانجە بێت کە لە پشتی فستیڤاڵەکەەوە هەیە. بۆیە هەوڵمان داوە کە زمانێکی تازە و مۆدێرن ئامادەی هەبێت بۆ ئەوەی هەست بکەین کە ئەم فستیڤاڵە لە هەموو ڕوویەکەوە لە ئاستی فستیڤاڵە جیانەکاندایە و هەر کەسێک ئەو فستیڤاڵە دەبینێت ئەبێت ئەوە بزانێت کە ئێرە شوێنێکە بۆ داهێنا، شوێنێکە بۆ گەنجان، شوێنێکە بۆ جێڕانەوەی چیرۆکی کوردی بە ئاڕازێک و زمانێکی نوێ. بەڕاستی پرۆسەی ڕاوە و هەڵسەنگاندنی فیلم ئەم ساڵ لە چاو خولی یەکەم جیاوازتر بوو. ئەمە ڕۆبەڕۆی چەند تێبینێکی جیاواز بووینە بۆیە کە فیلمەکان لە ئاستێکی بەرزترا بوون. ئەمەش وای کرد کە پانتایی کێبڕکێ زیاتر بوو بێ. ئەگەر ساڵی پار یعنی کێبڕکە لە نێوان 3 بوو 2 4 فیلمدا بوو بێ، ئەم ساڵ لە ئاستێکی زۆر بەرزتر بوو. هەم ئاستی فیلمەکان بەرز بوو، هەم ئەرکی ئێمەش قۆرستر بوو. بۆیە وەکو لیژنەی داوەران زۆر بەوردی و بەو پەڕی بێلایەنیەوە هەڵسەنگاندنمان بۆ فیلمەکان کردو و براوەکانمان دەستنیشان کرد. پشتبەستن بە ئەزمموی ساڵی ڕابردوو لە ئەنجامدانی خولی یەکەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بۆم خولەی دووهەم هەوڵمان ناکە پرۆگرامێکی شایستە بۆ هەموو ئاواتخوازانی بەشداربووی ئەم فستیڤاڵە دابنین. من زۆر جەخت لەسەرەوە کەم و هەموو جارێکە شوتومە کە گرنگی لە ئەنجامدانی فستیڤاڵەکانیە، بەڵکە تەواوکاری و مانادروستەکە ئەوەیە کە بەردەوامی بە فستیڤاڵەکە بیت. ئەمەوێت لێرەوە ئەوە بڵێم کە سوپاس بۆ ڤیم بەڕاستی کە نەیهێشت خۆری ئەم فستیڤاڵە لە سێمانی ئاوابێت. من ئەمەوێ لاڤەخان وەڵامی ئەم پرسیارە باتەوە، ئایا فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەردەوامە بێ یاخود لێراوەست؟ هەندەری یەکەممان بۆ بەردەوام بوون ئەو پێشوازەی گەرمە بوو کە لە خولی یەکەما بینیمان. تێگەیشتین کە نابێت ئەمە پرۆژەیەکی کاتی بێت، ئەبێ هەموو ساڵێک ئەنجامی بین لەبەرەوەی زۆر پێویستە، بەڕاستی زۆر گرنگە بۆ دروستکردنی فیلمسازی بەهێز. لەبەرەوە بڕیانمانەوە ئێمە هەموو ساڵێک ئەنجامی دێت.